لەگەڵ زیادبوونی دەسەڵاتەکانی سوپای سووریا و پاشەکشەی داعش لە چەند ناوچێکی خاکی سووریادا لە پێشاتێکی چاوەڕوان نەکراودا زیاتر لە 50 دیبلۆماتکار لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا یاداشتێکیان ئیمزا کرد. لەو یاداشتەدا ڕەخنەی توندیان لە سیاسەتەکانی واشنگتن گرتووە لە سووریا، داوایان کردووە هێرشی ئاسمانی دژ بە سوپای سووریا ئەنجام بدرێت تا پێشێلکردنی ئاگربەست ڕابگیرێت. ئاماژەیان بۆش کردووە کە دۆخی سووریا لە بوارەکانی مرۆیی و دیبلۆماسی و تیرۆردا کارەساتبارە. جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکاش یاداشتەکەی بە گرنگ ناوبرد و ڕاگەیاند لەگەڵ ئەو کەسانەی یاداشتەکان ئیمزا کردووە ئەو بابەتە تاوتوێ دەکات. بەوتەی چاودێرانی سیاسی ئەنجامدانی هەر هێرشێکی سەربازی بۆ سەر حکوومەتی ئەسەد دەبێتە گۆڕانکارێکی گەورە لەو سیاسەتی کە بارەک ئۆباما ماوەیەکی زۆرە پێوەی پابەندە لە سووریا کە ئەویش بێلایەنی ئەمریکایە لە ململانیەکانی سووریا. داواکاری ئەو دیبلۆماتکارانە لە کاتێکدایە ئەمریکا 300 سەربازی لە سووریادا جێگیر کردووە و سەرجەم جەوڵەکانیشیان تەنیا دژی چەکدارانی داعشە. لە هاوینی ساڵی 2013دا دوای تۆمەتبارکردنی حکوومەتی سووریا بە بەکارهێنانی چەکی کیمیایی دژ بە هاوڵاتیانی مەدەنی، ئەمریکا هەڕەشەی هێرشکردنە سەر حکوومەتی سووریای کرد، بەڵام ئۆباما لە دوات شرکەدا لەو بڕیارە پاشگەز بووە. لەو کاتەشەوە ئیداری ئەمریکا ڕەتی دەکاتەوە دەستوەردانی سەربازی بەرفراوان لە سووریا ئەنجام بدات کە بەهۆی ململانیەکانەوە نزیکەی 280,000 کەس کوژراون. لەلایەکی ترەوە رووسیا بەردەوام پێداگری لەسەر ئەوە دەکات کە ئاگربەست لە حەلەب و ناوچەکانی دیکە نەشکێنراوە و ئاگربەستەکەی شارۆچکەی داریاش تا شەوی 18 ئەم مانگە بەردەوام دەبێت. ئەوەش لە کاتێکدایە کە ئەو وڵاتە بە شێوەیەکی ئاشکرا دەزوەردانی سەربازی لە دۆخی سووریا دەکات و لە نوێترین ڕاگەندراوی وەزارەتی بەرگری رووسیاشدا ئاماژە بەوە دراوە کە لە سەرەتای بەشداریکردنی سوپای رووسیا لە شەڕی سووریادا 10 سەربازیان کوژراون. لەو چوارچێوەیەدا کۆشی کرملین ڕاگەیاند تێکەڵبوونی چەکدارە میانڕەوەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا بە گروپە توندڕەوەکانی وەک بەرەی نووسڕە هێرشە ئاسمانیەکانی ئاڵۆز کردووە و زۆر قورسە بتوانرێت جیاوازی لە نێوانیاندا بکرێت. هاوکات ڤلادیمیر پۆتین لە ناوەڕاستی مانگی ئازاری ڕابردوودا فەرمانی دابوو کە زۆربەی هێزەکانی وڵاتەکەی لە سووریا بکشێنێتەوە. بەڵام بەوتەی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، فڕۆکەکانی سووریا چەند ناوچەیەکی ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی ئۆپۆزیسیۆنیان لە شاری حەلەب بردومان کردووە، ناو بەناویش شەڕ و پێکەدان لە شارەکەدا ڕوودەوە. مەبەست لە ڕاگەاندنی ئاگربەست لە چەند ناوچەیەکی سووریا گەیاندنی هاوکاری مرۆیی پزیشکی و خۆراکە بۆ هاوڵاتیانی گەمارۆدراوی ئەو ناوچانە کە بەوتەی نەتەوەی گرتوەکان لە دۆخێکی خراپدا ژیان بەسەر دەبن. کاروان شێخ موحسین NRT